بازاڕی نەبیە لە شاری مووسڵ. هاوڵاتیان سەرقاڵی کڕینی شرینی و جل و بەرگ و پێداویستەکانی جەژنن. هاوڵاتیانی ئەم شارە کێشەی لێبڕینی موچە و دواکەوتنی موچە و گرانبوونی بەنزینیان نییە. بە ئارەزووی خۆیان پێداویستەکانی جەژن دەکڕن. فرۆشیارانی ئەم بازاڕە دەڵێن ئەم جێژنە بەراورد بە جێژنەکانی تر بازار گەرمترە و جمجۆڵ زیاترە. بالنسبة لأجواء العيد، أجواء العيد مثل هاي السنة تختلف عن الأعياد اللي مضت. ئەم جەژنە جیاوازی هەیە لەگەڵ جەژنەکانی تر. خەڵک زیاتر ئامادەکاری دەکات سەرڕای ئەوەی کەشوهەوا زۆر گەرمە. بەڵام بازار جمەی دێت و خەڵک دێن و پێداویستیەکانی جەژن دەکڕن. لە شاری مووسڵ شیرینی و پێداویستیەکانی جەژن بەراورد بە شارەکانی تر نرخەکانیان جیاوازی هەیە و کەمترە. ئەمە شوای کردووە بەشێک لە هاوڵاتیانی پارێزگایەکانی دەوروبەری مووسڵ ڕوو لە شاری مووسڵ بکەن بۆ کڕینی پێداویستیەکانیان. مەخسەل لە بۆ نمونە گۆشت لە هەولێر گۆشتی گۆلە گۆشتی نەرمە بە 14,000 دەبخوا ئەوە تا هیناکم چلۆی بە 6,000 بە 5.5 و بە 6 گۆشتی نەرمە ئەنی بەکەی خۆدرا و گۆشتەملۆ لێکەوە گۆشتەشی چاک چلۆی بە 6,000 بە 7,000 لە هەفتی تێناپەڕی بەخوای بە 5.5 مینایە 6 چلۆ مینایەوە تشت هەرزانە زۆر هەرزان لەگەڵ لێ زۆری فەرقە. ئێرە هەرزانیە بازاڕی هەولێر زۆر گرانە. ئێرە بازاڕێکی زۆر خۆشە زۆر هەرزانە شتی زۆر هەرزانە بازاڕێکی زۆر خۆشە. لە دوای بەرزبوونەوەی نرخی بنزین لە هەرێمی کوردستان ڕۆژانە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی هەردوو پارێزگای هەولێر و دوهۆک بۆ وەرگرتنی بنزین ڕوو لە شاری مووسڵ دەکەن. وڵای هێرا ئەوە جار بەزینەکەی هەرزانترە بەزین لێرە بە 750 و پاقلا و چەرەزات و ئەوانەی ماشەڵڵا هەموو فەرقی لەگاو لێرە هەرزانترە هەموو شتەشی لێ هەن لێرە بەزینەکەش شێ دەکەن و هەن چەرەزات و پاقلا و ئەوانەش دەگەر خۆمان دەبن. بەشێکی زۆری بنزینی مووسڵ لە هەرێمی کوردستان دێت. لە بەنزیخانەکانی ئەم شارە بە 450 دینار بەسەر شوفێران دابەش دەکرێت. کاڵایەکانیش بە هەمان شێوە بازرگانەکان بەشێکی زۆری لە پارێزگایەکانی هەرێم دەینن بۆ ئەم شارە. گەیلان بۆتانی کورسات نیوز مووسڵ.